هشتا زوه بخصه کردن لنینەوە واقعی بین چونکە من بەش بە حاڵی خۆم معلوماتم لەسەر دەنگەکانی خۆمانمان هەیە بەڵام بەشەکانی تری مەسەلەن بەشێکی تری عێراقی نینەوە هەیە کەەوە ڕەنگە موجودی کوردی تێدا کەم بیت حەزوری ئێمە بەعام تێدا کەم بیت جۆرە هێشتا ماوە بەڵام دەنگی ئێمە زیادی کردووە طبیعی ئەمە لە حاڵەتێکدا کەەوە لە قوناغی ڕابردوو وەکو بەشێکی ئەو پیلانانەی کەەوە بوو سنووردارکردنی توانای پارتی لە نینەوەشتی زۆر گەورە لە دژی پارتی کرا یعنی زانی ئێستاش بارەگاکانی ئێمە لە نینەوە ئازادیەکی وای تێدا نییە کەەوە برادرانی ئێمە زۆر بە زەحمەت ڕۆژانە هاتوچوو دەکەن ئێوە لە مەکتەبی ڕێخستنی نینەوە ئاگادارن یعنی زۆر بە زەحمەت هاتوچوو دەکەن بۆی تەواجدیان هەبێ زۆر بە زەحمەت دەچن بانگەشە دەکەن زۆر بە زەحمەت تەنانەت خەڵکانێکی و هەوڵی ئەوەیاندا کەەوە بڵێم ڕق و کینەی و دووبەرەکی نەتەوەیی یعنی پارتی بخەنە خانەیە کەەوە ڕق بەڕقی بینی کورد و عەرەبی پێ دروست بکەن پارتی ئەلحەمدوللا نەخزای ئەم وەزعانەوە کومەڵێک هۆکار هەن و هێشتاش ماویەتی هێشتا تەمومژێک لەسەر ئەو وەزعانەیە هێشتا هەندێک هێزی خارجی قانون لەو منطقانە هەن هێشتا ئارامی و استقرارێکی وە لە نینەوە دروست نەبووە کەەوە پارتی دەستی بگاتە ئەو خەڵکانەی کەەوە پارتی مێژوویەکی دراوسێتیەکی زۆر باش هەم وەکو جوغرافیا لەگەڵ نینەوە هەیەی لە ڕێگای با بڵێن پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە هەم ڕێژەیەکی زۆری هەوادارانی پارتی ئەوەش دەبێت بە ئەعتیبار وەربگرین ئاوارەن نازەحن یعنی لە شوێنی خۆیان نین گەڕانەوەی ئەو هەموو قووەتەی پارتی کە ئێستا لە خێوەتگاکانە کە ئێستا استقرار و ئەمنیەت و خزمەتگوزاری بە تێکڕا لە پارێزگای نینەوە نەگەیشتە ئەگەر پارتی ئەو هەموو هێزەی یعنی تو حساب کە ئێستا پارتی بە نسبەتی نینەوە وەکو زمانی پێشمەرگایەتیە یعنی ئێمە هێشتا نەگەڕۆینەوە نینەوە ئەگەر پارتی بەو هەموو هەواداری خۆیان بگەڕێتەوە نینەوە ئەو پەیامی دوستانە و پێکەوە ژیان و ئەو خزمەتگوزاریانەی ئەگەر دەرفەتێکی شایستە پارتی وەربگریت کەەوە بەشداریەکی کارای لە ئیدارەی نینەوەدا هەبێت دڵنیام کەەوە وەزعی پارتی نەک لە ناو کوردەکانی نینەوە لەگەڵ برا عەرەبەکان لەگەڵ تورکمانەکان لەگەڵ شەبەک لەگەڵ هەموو پێکهاتەکانی نینەوە ئەکید ئایندەیەکی گەشە.